چەند میدیایەکی دیاریکراو بە ئامانجی لە بیربردنەوەی گەندەڵی و تاڵانی و فەرهودکردنی سەرۆت و سامانی سەرخان و ژێرخانی کوردستان بابەت و پرسیاری نالۆژیکی دەوروژێنن. ناوەناوە یەکێ لەو پرسیارانەی کە بێ ڕەچاوکردنی هەستی زۆرینەی ڕەهای هاوڵاتیان کە مسلمانن دەوروژێنرێت پرسیارکردنە لەسەر ئەو پارەی کە هاوڵاتێک بۆ مەراسیمی حاجیان عەمرە خەرجی دەکات. ئەو کەناڵ و دەستگا ڕاگەیاندانەی بە ئامانجی تێکدانی کولتوری ڕەسەنی کوردەواری و چەواشەکردنی ڕایگشتی لەسەر بوجە و موچەی هاوڵاتیان و داهاتی نەوتێم هەرێمە دروست کراون. ئەم جۆرە پرسیارانە دەوروژێنن. پرسیارکردن دەربارەی پارەی حەج و مەراسیمە ئاینەکان لە دەستگا ڕاگەیاندنا سێبەرەکانەوە لە کاتێکدایە کە خاوەن و دامەزرێنەرەکانیان هەر ڕۆژەی لە وڵاتێکن و هەر شەوەی لە شوێنێک شەوە سوورەکانیان بەسەر دەبەن و بۆنەوە مەراسیم و پشوەکانی جەژن و سەری ساڵ لە وڵاتانی ڕۆژئاوا بەسەر دەبەن. ئارام سەعید نووسەر و ڕۆشنبیر لە ئاواڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی ماوەیەکە زۆر گوێبیستی ئەوە دەبین کە پارەی حاجەکان بۆ بواری تری خزمەتگوزاری خەرج بکرێت. بەڕاستی پرسیارێکی سەیرە. خەڵک لە ژیانی خۆی پارە کۆکاتەوە بۆ کەشێکی ئاینی کە بڕوای پێیەتی ئەوە ئازادیە، بەڵام بۆ ناپرسن لەو هەموو پارەی نەوت کە بەبێ شەرمانە دەدزرێت. ئەگەر بێت و ساڵانە حاجیانی هەرێمی کوردستان 45 ملیۆن دۆلار خەرج بکەن ئەوە بە 64 ساڵ 2 ملیار و 900 ملیۆن دۆلاریان خەرج کردووە. بەڵام حکومەتی هەرێمی کوردستان تەنها لە یەک سکاڵا 2 ملیار و 900 ملیۆن دۆلاری بە کۆمپانیای داناغاز دۆڕاند. بەم پێش خەرجی 64 ساڵی حاجیانی هەرێمی کوردستان بەرامبەر بە دۆڕاندنێکی حکومەتی هەرێمە کە لە چەند خولەکێکدا لە دەستیدا. بەڵام ئەو کەناڵ و دەستگا ڕاگەیاندانە باسی ئەو دۆڕاندن و بەهەدەردان و تاڵانیە ناکەن و چاوەڕوانن مسلمانان لە پارەی ڕۆژانەی خۆیان و لەو پاشەکەوتی کە لە چارەک و ڕوبعەموچەکانیان کردویانە هاوکاری نەخۆشانی شەرپەنجە و کەسوکاری سەربەرزی شەهیدانی پێشمەرگە بکەن. بێئاگالەوەی کە لە هەرێمێکی 5 ملیۆنی کە مانگانە زیاتر لە 13 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی بازاڕەکانی جیهان دەکات و داهاتەکەی 675 ملیۆن دۆلارە شەرمە کەسوکاری شەهیدان و خانەوادەی پێشمەرگە بە سواڵی خێرخوازان ژیانیان بەڕێ بکەن. ئەو دەستگا ڕاگەیان ناچەواشەکارانە لە کاتێکدا باسی هاوکاریکردنی نەخۆشانی شێرپەنجە دەکەن کە لە کاتی قەیرانی دروستکراوی دارایی حکومەتی هەرێم دەستی بۆ سندوقی هاوکاریە و نەخۆشانە بردو لە پارەی ئەو سندوقا کە موچەخۆران و خێرخوازان پارەیان تێکرد بوو موچە دابش دەکرا. لەگەڵ ئەوەشدا ئەو میدیایانە لەبەر ئەوەی ئامانجی سەرەکیان چەواشەکردنی ڕای گشتیە دەیانەوێت هاوڵاتیان وا تێبگێنن کە خزمەتکردنی نەخۆش و پەکەوتوان و کەم دەرامەتان تەنیا ئەرکی مسلمانانە، ئەرکی حکومەت و دامەزراوەکانی نییە. ئەوەی دەبێتە پرسیاری هاوڵاتیان ئەوەیە ئەو پارە و بودجە زەبەلاحی کە لەسەر خێزانەی حکومەت بۆ چەند کەناڵێکی دیاریکرا و خەرج دەکرێت ئایا باشتر نییە بۆ نەخۆشانی شەرپەنجە و کەسوکاری شەهیدان خەرج بکرێت؟